ئێوەرەتان باش بینەرانی یازیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم من بنار مستەفا جارێکی تر دێمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 22 ئۆکتۆبەری 2022 لە کۆمەڵێک تەوەری جیاواز پێک هاتووە و هەڵبەت ئێران تەوەری سەرەکیمان دەبێت. باز لەوە دەکەین کە ئێستا بە چی دۆخێکدا تێدەپەڕێ و لەوەش گرنگتر پاڵپشتی نێونەتەوەی بۆ ئەو ناڕەزایەتی و خڕۆشانە جەماوەرەی کە لە ئێرانە هاتووەتە مەیدانەوە چ جێگە و ڕێگەیەکی دەبێت. هەروەها قەیرانێک کە یەخەی بەریتانیای گرتووە و نێو سەرۆکوەزیران دەگۆڕێت و دەست لە کار دەکێشێتەوە تەوەرێکی تری بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت و هەڵبەت بڕگە و بابەتی تریشمان دەبێت. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵای بینەرانی ئازیز، زیاتر لە مانگێکە ئێران پاش ئەوەی کە ژینە ئەمینی بەدەست پۆلیسی ئەخلاقیەوە گیان لە دەست دەدات خڕۆشانێکی جەماوەری کەمیێنەی بەخۆی و بینیوەوە لە بەرنامەکانی ڕابردووی پێشەنگ تیڤدا بەرنامەی جۆرە و ژەرمان لەسەر ئەنجامداوە و ئەمجارەش چەند لایەنێکی تری ئەم بابەتە تاوتوێ دەکەین و لە سەرەتای بەرنامەکانی ئەمڕۆواندا گرنگی پاڵپشتی نێونەتەوەی لەم خڕۆشانە جەماوەری کە لە ئێراندا شکلی گرتووە تاوتوێ دەکەین و بۆ ئەم بەرنامەیەش بەهادینی حاجی بەکر تارتاش ناسرا و بە ڕێوار عارفمان لەگەڵدایە. ڕێوار عارف ئێوەرەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس هاوڕێژیان، دەستت خۆش و سپاس بۆ ئێوە و سلااو ڕێزم بۆ هەموو بینەران و بیستەرانی پێشەنگ تیڤ هەیە. دەزانم ئێوە لە نزیکەوە چاودێری دۆختان کردووە لە ئێرانەچی گوزەراوە لە ماوەی ئەم مانگەی ڕابردوودا. پێش ئەوەی کە بچینە سەر گرنگی پاڵپشتی و هاوکاری جیهانی بۆ ئەم بزوتنەوە و خڕۆشانە جەماوەری لە ئێراندا شکلی گرتووە، دەمەوێت لە زاری ئێوە بیستم کە ئێستا ئەمڕۆ ئێران لە چی دۆخێکدایە؟ لە ڕاستیە پاش تێپەڕبوونی زیاتر لە چڕ ڕۆژ ئینسان هەست بە لێدانی جێپێ و دڵی شۆڕشێکەکە کە هەموو ڕۆژێ لە پێشەوی زیاترایە. ئەوەی کە لە ئێستا ئەمە لە ئێرانە ئەبینین لە حەقیقەتە بە جۆرێ فراوانبوونەوەی ئاستی خۆبیشاندانەکە لە هەموو شار و شارۆچەکانی ئێرانە زۆر بە بەرچاوی بە بەرچاوەکەوێ. لەلایەکی کەشەوە ئەوەی کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ لە شعار و لە خۆبیشاندانەکانە دەیبەسینەوە بوعدی ڕادیکاڵبوون و با بڵێن کۆمەڵایەتی بوونی ئەم جوڵانەوەیە. ئەمە بابەتێکە بە بڕوای من ئومێدێکی زیاتر بە بەرەی ڕادیکاڵ و ئازادیخوازی کۆمەلگا و بە چەپ و سۆسیالیزمیان لە کۆمەلگەی ئێرانە. ئەوەشمان لەبیر نەچێ تایبەتمەندیەکی ئەم قۆناغی ئەم خۆبیشاندانە لە ڕاستیە فراوانبوونەوەی لە شوێنی خۆی، بەڵام مدەت زەمانێکە کە چل ڕۆژی بە بەردەوامی تێپەڕاندووە و ئاسی ناڕەزایەتیەکان زۆر فراوانتر بوونەتەوە. و ئەوەی ئێستا فەرقێکی زۆر گەورەی هەیە لەگەڵ ڕابردووە ئەوەیە ئێمە ڕۆژگارێ لە چرەقەیەکی زۆر سادە و سەرەتاییەوە کە مەسەلەی ژن بوو، کە مەسەلەی شعاری ژن ئازادی بوو، بەهەرحاڵ ژن ژیان ئازادی بوو، ئەمە مەحوەرێکی ئەساسی بوو. بەڵام ئێستا ئەبینین ئەم بازنەیە زۆر فراوانتر بووە، ژن لە ئاسێکی ڕادیکاڵتر و داخوازی و بەتالیبی زۆر بەرجەستەترە هاتۆتە مەیدان. لەلایەکیکەوە بزوتنەوەی خوێندکاران و بزوتنەوەی با بڵێن گەنجان زۆر بە فراوانی لە هەموو شار و شارەچەکان و لە دەیان و سەدان زانکۆ خوێندنگاکانی ئێرانە ئاوێزانی ئەم جوڵانەوەیە بووە. لە مەش جێگەی دڵخۆشی تر بەڕاستی خودی بزوتنەوەی کرێکاریە کە لە 2 هەفتەی ڕابردووە پێیان ناوەتە قۆناغێکی نوێوە کە ئینسان هەست بە عەزمێکی زۆر فراوان و بەرجەستەی بزوتنەوەی کرێکاریەکان لە شکلی ڕێکخراوەکانیشە، لە سندیکاکانە، لە کۆمیتەکانە، لە با بڵێن ڕێکخراوە کرێکاریەکانە، هەتا لەو چەند شورا ڕێکخراوە شوراییانی کە هەیەە لە هەفتەپا لە زۆر مەیدانی کەی کرێکاریە ئێمە ئەبینین لە ئاسێکی زۆر فراوانە بزوتنەوەی کرێکاری یا جوڵانەوەی کرێکاری و داخوازیەکانی کرێکاران لە شرکەتی نەوتۆ بیگرێ هەتا زۆر مەیدانی کاری کرێکاری مرکزی کرێکاری بەهەرحاڵ لە فراوانبوونەوەیە. ئەمە ئەم حاڵەتە تاقە و زە و هژمۆنیەکی زۆر زیاتری داوە و ئەمە ڕەندانەوەی هەیە لە ئاستی خۆپیشاندانەکانە لە دەروی وڵاتیش. ئێمە هەست دەکەین کە
ئێستا لە ڕاستیە ڕادیکال بوونەوەی ئەم حرەکەتەیە لە ئەوروپا بۆ نمونە ئەمڕۆ خۆی پیشاندا. ئەتوانم بڵێم بۆ یەکەم جار بوو ئەمڕۆ لە ئاسێکی بەرچاوە لە دانیمارک و ئەڵمانە ژمارەیەکی بەرجەستە لە ڕابەرانی نەقاباتی کرێکاری هاتن و پشتیوانیان لەخواست و داواکارەکانی کرێکارانی ئێران کرد و قسەیان کرد وتاریان نادەوبارەوە بارحاڵ ناڕزایەتی و نەفرەتی خۆیان دژ بە جمهوری ئیسلامی دەرخست. ئەمە شتێکە بە هەر حاڵ ئینسان دەبینێ کە پێ بە پێی فراوانبوونەوەی ئەو ناڕزایەنە ڕادیکالیسم بێ لە نەو خۆیان شکل دەگرێ و سەر و سامان بەخۆی دەدا کە ئەرچی ئێمەی کۆمونیست و سوسیالیستەکان لە ڕاستیا زۆر بەرجەستەتر و بەرچاوتر دەکاتەوە. بابەتێک کە زۆر جارون لە بەرنامەکاندا لەگەڵ میوانانە باسم کردووە ئەمە وەکو پرسیارێک ئاراستی ئێوە بکەم چەندێک ئومێدەوارن بەوەی کە ئەم خۆشانە جەماوەری کە لە ئێراندا شکلی گرتووە بە ئەنجامێکی دڵخۆشکەرانە بگات. هاورە بنار من پێم وایە تەنیا شتێک کە ئومێد بێ پراتیکی سیاسی ئینسانی ئەم بزوتنەوەیە. کرێکار و سۆسیالیست و کەسانێکی ئازادی خواست دەیانەوێ ئەم مەسیرە بەرەوکوێ برن. ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە بە شێوەیەکی خۆرسکیەوە دەستی پێکردووە ئەگەرچی شخصەن پێم وانییە تەنیا خۆرسی بێ لە ئاسی ئێستا بەبێ وشیاری بەبێ وەعی بەبێ ڕێکخراو بوون بەبێ جۆر لە جۆرەکان هاودەسی و هاودڵیکردن ناتوانێت ئەم مەسیرە هەتا ئێستا ببا. ئەوە لە ئێمە داخوازیەکە ئەو وڵامەی تۆ ڕۆژ بە ڕۆژ ئینسان هەست بە بارپرسێکی زیاتر و دەخالەتێکی زیاترکە. بۆیە من پێم وایە پێ بەپی ئەم بچوونەوەی پێشوەی ئەم بزوتنەوەیە ئەبێ لە خۆمان پرسین ئێمە چەندە توانای دەخالەکردنمان هەیە چەندە کاری بۆ ئەکەین چەندە ئەمانەیە لە جیهەت ڕادیکالیزمکردنی ئەم حرەکەتە و سەر و سامان پێدانیە بارحاڵ شەو ڕۆژکار و شەونخوونی خۆمانی بۆ تەرخانەکەین. بە دیوێشی کەی زۆر سادا بڵێم ئەگەر ئینسان بۆعدی ئەم ڕادیکالیزمە لە ناو ئێرانە ببینێتەوە کە جیاواز لە هەموو ئەحزابی سیاسی خواست و داواکاریەکان ڕۆژ بە ڕۆژ ڕادیکالترە بنەوە فراوانترە بنەوە ژنان و گەنجان و بارحاڵ خەڵکانێکی زۆر حتا دیاریدەیەکی لەوانەیە هێشتا بڵێم وەکو دیاریدە نیە بەڵام چەند شتێک مشاهدە کردووە لەم ڕۆژانە کە زۆر جێگەی خۆشحاڵیە نەگەوەی کە بڵین گەنجان تەنیا بەڵکو من دووسێ حاڵەتە بینیۆ لەم ڕۆژانە کە ژنانێک کە عمریان سەر و 84 و 85 ساڵە لە با بڵێن سۆسیال میدیا سەرپۆشەکانی خۆیان لا ئەبن و لە ماڵی خۆیانە و لەژێر جێگەکانی خۆیانە بەم حرەکەتێ پشگیری لێکەن و اعتراز و ناڕزایەکانی خۆیان بۆ شێوەیە دەرەخەن و هەردێکیان قژی خۆشیانە برن. مەبەستمەوەیە لە گەنجێکی تازە پێگەشتووە حتا کەسێکە بە هەر حاڵ 85 ساڵی تێپەڕاندووە ئومێدی هەیە. ئەمە بۆ ئێمە کە ئومێد کە لە ڕاستیە ئێمە نەکرد ئومێدمان هەیە بەڵکو بێ خوڵقێنەری ئومێدیش بین خوڵقێنەری فراوانکردنەوەی بازنەی ئەم ئومێدەش بین و دەخالەتگەر و ماندووکەری ئەم ڕێگەیە بین. من پێم وایە بارحاڵ ئەمە خۆی لە دوو تەرەفەیە. ئێمە ئەم بزوتنەوەی چەند ڕادیکاڵانە ئەسێتە پێشەوە لەلایەکەوە و ئێمە چۆن خۆمان ئەتوانین دەور و تاسیر و کاریگەریمان هەبێت و خۆمانی بۆ ماندووەکەین لەلایەکی ترەوە بە هەردووچیانەوە لێ ئێستا ئەگەر بە جملەیە دەری بڕم ئەم ئومێدە لە هەموو ڕۆژێ پرشندارتر و بەرچاوتر و دیارترە. بێنە سەر ئەوەی کە پاڵپشتی نێونەتەوەی بۆ ئەم بزوتنەوەی چەندە گرنگە دەبینین کە چەند شەمە بەر لە ئێستا چەند هەفتە بەر لە ئێستا لە ڕۆژێکی شەمەدا پێم وە بێ 2 ئۆکتۆبەر بوو کە زیاتر لە 150 شار لە سەرتاسەری جیهاندا چالاکی جۆرا و جۆر نیشاندرا بۆ پشتیوانی دەم خۆشانە جەماوەری کە لە ئێراندا بەڕێکراوە. بەڵام ئەوەی کە دەبینین لە ئێراندا ڕوبەڕووی سەرکوتێکی گەورە دەبینەوە ڕۆژانە دەیان کەس و سەدان کەس دەستگیر دەکرێت دەیان کەس دەکوژرێت ئەوانی لە زیندانان حاڵەتی وەکو سوتاندن و چەندین شتی تر بە جۆرێک بڵێن یعنی سەرکوتێکی کەمیێنە بەرەو ڕووە. خەڵکی لە دەرەوەی ئێرانە چۆن دەتوانن پاڵپشتی ئەم بزوتنەوەی بکەن وە گرنگەکەی لەکوێدایە؟ من پێم وایە بەڕاستی خەرچی ئێران بە شێوەیەکی گشتی هیچ خۆشخەیاڵ نین بەوەی کە یا هیچ گومانێکیان نییە لەوەی کە جمهوری ئیسلامی دەستیان لێ بپارێزێت چونکەوە مێژووی ڕابردووی جمهوری ئیسلامی بووە لەسەر قەتڵ و عام و کوشت و کوشتار و سێدارە و زیندانیکردن و سەرکوتی سیاسی هاتووە تا ئێستا. بۆیە ئێستا لەم حاڵەتەشە کە ئێستا جمهوری ئیسلامی ڕوبەڕووی ئاخرین سیناریۆکانی حیاتی خۆی دەبێتەوە ئەوە ژێشێکە لەو ئەگەرانی کە بازنەی سەرکوت و گرتن و کوشتار فراوانتر بکاتەوە. بەڵام ئایا ئەمە پرسیارەکەی ئەمە ئەتوانێت جمهوری ئیسلامی لە موقعیەتی ئێستای خۆی دەرببڕێ؟ بە بڕای من بارحاڵ جمهوری ئیسلامی ناگەڕێتەوە
جارێکی کە مێژوو 1 مانگ و 2 مانگ لە بۆ پێشەوە هەر ئێستا هەموو شتێک کۆتایی بێ کۆمەڵێ دەستکەوت و کۆمەڵە پێشڕەوی لە کۆمەلگای ئێران کراوە کە بە ڕۆشنی ئینسان دەیبینێتەوە کۆمەلگا دەیبینێتەوە ژن و موقعیەتی ژن دەیبینێتەوە دەنجی ناڕازی شەقاب دەیبینێتەوە کە بەرحال جمهوری ئیسلامی بە هەموو سەرکوتێکی ئێستا شێوە لەگەڵ یا بێ بە هەر ناتوانم هاوکێشەیە بۆ معنایە بگۆڕێ کە بتوانێت خەپۆ بێدەنگی کات و لە واقع ئەوەی کە جێگە ڕێگەی خودی هاوپشتی و هاودەنجیە جوڵەیەک دەستی پێکردووە لە وڵاتانی ئەوروپا بەڵام ئێمە ئەبێ زۆر بەدیقەت و بە وردیەوە سەیری ئەم جوڵەیە بکەین طبعا هەرچی جۆرە پێشگیریەک هەرچی دەنگێ هەرچی ئینسانێکی ئازادی خواست هەرچی ئینسانێکی کەسایەتیە سیاست مەدارێ پەرلەمانتارێ ئازادی خوازێ هونەرمەندێ نووسەرێ ئەدیبێ لە هەر ئاسێکی جیهانە پشتگیری لەم حرەکەتێ بکە مەسەلێکی زۆر حیاتی و زۆر گرنگە وە بڕای منە بێ ئەرچی ئێمەش بێ ڕۆژ بە ڕۆژ بەهەرحال لەگەڵ چواردەوری خۆمانە بۆ ئەمە هەوڵ بدەین و تەقەلا بکەین و تێبکۆشی بەڵام یەک شت لێرە پێویستەکە بۆ سوسیالیستەکان بۆ ئایندا بۆ شۆڕژێکی ئێمە دڵمان پێخۆشە مەکسی لەسەرا بکەین ڕاوەستین لەسەریشی ئەویش ئەوەیە کە پێگەی خودی بزوتنەوەی کاریگەری و سوسیالیستی چییە ئێمە چ چەکێکمان هەیە کە ئەتوانێت کاریگەری لەسەر ناوخۆی ئێسەی ئێران بێ کاریگەری لەسەر ئەو باڵانسە هەبێ کاریگەری لەسەر ئەو ئاڵگۆڕانانەی ئێستا هەبێ من ئەوەی لە بارەوە بەڕاستی بناجیان جڵم پێی خۆشە مێژووی با بڵێن بزوتنەوەی سوسیالیستی و بە شەشی حتا لە دەرەوەشە لە ئەوروپا و لە جیهان و لە ئەمریکا و لە وڵاتانشە 30 ساڵی ڕابردوو میژێکی پێشنداری هەیە و سنت و ڕەوشتێکی زۆر گەوری هەبووە من ئەگەر بگەڕێمەوە بۆ یەک هەنگاو بۆ سەرەتای نەوەدەکان و ناوەڕاستی نەوەدەکان لەو سەردەما کۆمیتەی هاوپشتی کرێکاریمان هەبوو چ ناو ئێران و چ بەرحاڵ ناو عێراقیشە لە ئاسی وڵاتانی ئەوروپا و ئەمە بەڕاستی توانی ئاسێکی زۆر یەکجار باڵا دەیان و سەدان نقابەی کرێکاری سەدان کەسایەتی سەدان با بڵێن ڕابەری کرێکاری لە وڵاتانی ئەوروپا و ئوسترالیا و کەنەدا و ئەمریکا پشتگیریان کرد حکومەتی جمهوری ئیسلامیان سەرکۆنە کرد هاتن بەدەم داخوازیەکانی کرێکارانەوە ئێستا لە هەموو ڕۆژە زیاتر ئێمە پێویستمان بە بەگەرخستنی ئەم چەکە هەیە یەکێ لە ئەولیاتانەی کە ئەتوانێت لە ئێمڕوا زۆر مەعنا پەیاکە ئاسێکی فراوان ئێمە لەگەڵ حیزب و ڕێکخراوەکانە لەگەڵ نقابە کرێکاریەکانە لەگەڵ با بڵێن رادیکالیزمی ئەم کۆمەلگایە ئەبێ بیان هێنینە بەردەم ئەم پرسیارە کە نەخش و جێگە و ڕێگەی ئێوە چییە بۆ ئاڵوگۆڕە ڕیشەی کە لە کۆمەلگای ئێرانەکرێتەوە ئەوە من پێم وایە بەڕاستی رادیکالیزمێکە لە ئێستا لە ئێرانە هەیە حەق ئەدا بە ئێمە لەگەڵ نقابە کرێکاریەکانە و لەگەڵ رادیکالیزم و حتا ئەو بزوتنەوەی کە بە هەر معنا و تەفسیرێکە لە فیمینیزم ئەو قسە و چەلەنج و جەدەلیان لەگەڵا بکەین بەهەرحاڵ ئومێدێک بۆ باشکردنی ژیانی ئێوەش بە حقیقەت لەم شۆڕش و ئاڵوگۆڕایەکە لە کۆمەلگای ئێرانە هەیە یعنی ئەمە مەسەلێکی زۆر گەورەیە و هەب بەم معنایش ئەتوانێت ئەوان بنە بەشێ لەم هیژمۆنی ئاڵوگۆڕە لە ئێرانە ئەوان ببنە عاملێکی فشار هێنان ئەوان ببنە وەسیلەیە کە سەفارەتەکانی جمهوری ئیسلامی هەڵپێچن ئەوان بنە ڕێگەی بەرها بتوانن ئەم باسنەی خۆپیشاندان و ناڕزانە لەلایەکۆ فراوانکەنەوە لەلایەکۆ بەرها ڕۆژ بە ڕۆژتوانە فشارشی گەورەتر و زیاتر بۆ جمهوری ئیسلامی بهێنن من پێم وایە ئەمە یەکێکە لەو ئامرازانەی ئێمە وەکو چەپ و سوسیالیستەکان لەگەڵ بەرەی بورژوازی و بەرەی سەڵتەنەتەرە بوو ئەمانە زۆر جیاواز دەکاتەوە و ئەبێتە هەوێنێک و هەوێتێکی زۆر گرنگ بۆ ئێمە کە خەڵکی ئێران و کرێکار و زەحمەکێش و ڕادیکالیزمی ئێران ئومێدێکی زۆر گەورەتری بۆ هەیە کە ئێمە ئەم چەکە چۆن ئیسفادە لێ ئەەکەین و چۆن ئەتوانین بچینە جەنگی فراوانکردنەوەی ئەم شەڕە لە ناوخۆی ئێرانە و بە معنایەکی کەش حتا لە ناوخۆی وڵاتانی ئەوروپا ئێستا باڵی ڕاستی بورژوازی دنیا وڵاتانی ئەوروپا غەرب ئەمریکا بارها خەریکی سەر و سامان پێدان و شکڵ پێدانی جوڵانەوەیەک لە کوڕەکەی شا و بگرێت تا سەڵتەنەتەڕە بوو تا کۆمەڵی ئەحزاب و ڕێکخراویکە کە لە دەوریانە هەیە پشتگیریان لێکن بۆ خاتەوەی کە بارحاڵ بلۆچێکیان پێ دروستکەن بەرێکیان پێ دروستکەن کوڕەکەی شا دوێنێ پێرێ لەم دووسێ ڕۆژە بارحاڵ مەزوعەیە قسە و باسی کردوە تەسیحاتی کردووە کۆنگرەی ڕۆژنامەگەری هەبووە هەمینی ماشی ئەوەی پیشانەدا کە ئەم حکومەت و وەسێتە سیاسی ئێستا ئێمە ئەبێ بە زۆرە لە زۆرەکان کە هەوڵ بدەین نەقل و ئینتیقالی حکومەت و دەسەڵات بکەین بە شێوەیە کە بەچیز و سازمان و ڕێکخرا و دەوڵەت و حکومەت و هەموو شتێک خۆی بمێنێتەوە یعنی ئەمە لە کاتێکایە کە بارحا زۆر بە ئاشکرا لە ئەوروپا ملیۆنەها خەڵق لەوانەیە بڵێن بارحا لەم ڕۆژانە هاتوونەتە شەشق ئەڵ ئێمە هەموو ئەم حکومەتەمان ناوێت بۆیە
انتقال النقل ئەو بەحسەی کە ئەوەی کە بۆ ئەوەی حکوومەتێکی کاتی موقت خۆی حکوومەتی کاتی موقت لێستا لەسەرەوە دروستەکرێت بە پێچوانەی خواست و داواکارەکانی خەڵکی خوار و کرێکار و زەحمەتکێش و شەقامە بۆیە ئەبێ ئێمە ئەو چەکانەی کە بەدەستمانوێ زۆر گرنگە کە بزانین چۆن لە ئێستا بازنەی هاودڵی و هاوپشتی و هاوخەباتی بزوتنەوەی کرێکاری و سۆسیالیستی و چەپ و ڕادیکالی دنیا هەیە نەپشتی ئەم جوڵانەوەی کە لە ئێرانە هەیە. هۆک دوا پرسیار کۆبەشێک لە قسەکانی خۆشتاندا هەوڵام بیکەمە پرسیارێک کە چۆن خەڵکی بتوانێت پشتیوانێکی فراوانتر بکات لەم بزوتنەوەی کە هەیە. من پێم وایە ئێستا سەدان و هەزاران کورزمان هەن کە گویان لە ئێمە بێت و خوازیاری ئەوە بن جمهوری ئیسلامی کۆتایی پێبێت ئەو خۆشانە جەماوەری کە شکلی گرتووە بە ئەنجامێک بکات بەڵام ڕەنگە پیان وا بێت کە نەتوانن شتێکی ئەو تۆیان لەدەست بێت ئەوان چۆن دەتوانن کۆمە بکەن بۆ ئەوەی کە لانی کەم ئەو نمونەی کە هێناتەوە کوڕیشار لەسەرەوە بۆ خوارەوە دەوڵەتی ئایندەی وڵات پێک نەهێنێت. بڵێ ئەزانی چۆن هاوڕێ بنار ئەمڕۆ سۆسیال میدیا بووەتە بەشێ لەم جەنگە لە ڕاستیە بۆیە بۆ هەر ئینسانێک و بۆ هەر تاکێک و بۆ هەر هاوڵاتێک و بۆ کەسێکی ئازادی خواست لە هەر گۆشەیەکی دنیا بێ ئەتوانێت بە زۆری مشارەکەتی لەم پرۆسا هەبێ دەخالەتی هەبێ لە هەر حاڵە ئەو ئاستەی کە خۆی بۆ خۆی دیارریەکە ئەو ئاسەیە کە ئەگەر تۆ لە ماڵی خۆش تابی وەکو ئەو دایی کە تەمەنی 85 ساڵە سەر پۆشەکەی لا ئەباو ئەڵێ مەرگ بۆ جمهوری ئیسلامی ئەمە ئاسە زۆر سادەکەیەتی تا ئەو نووسەرەی کە بارحاڵ بە مەقالەیە بە کتێبێ بە نووسینێ بە شعرێ بە گۆرانیە بە ئاوازێ بە هوەرێ بە شانۆیەک بە هەر جۆرە داهێنانشی هوەری و وەرزشی بارحاڵ ئێمە ئەتوانن ئەمانە هەر هەمووی ئەگەر هەر هاوڵاتیەک هیچ کەسێ لەم بەهرانەشی نەبێت لە شوێنی خۆیان ئەتوانێت ڕۆژانە ئەو حرەکەتە و جوڵانە ڕادیکاڵی لە ئێرانە هەیە بەرجەستەی کاتەوە ئەو دەنگە گەورەتر کاتەوە لە باسنەی دەوروبەرەکانی خۆیان ئێستا لە ناو ئێرانە لە هەندێک لە شارەکانە لە ڕاستە کۆمیتەی گەنجان دروست بوون کۆمیتەی شۆڕش بە زۆر لە زۆرەکان دروست بوون ئەمانە چەند بارحاڵەتوانن سەر و سامانی پێبن بۆ خۆی لە شوێنی خۆی بەڵام پێم وایە هەرچی دووسێ کەسێکی گەنجیش لە وڵاتانی ئەوروپاوە بیگرە هەتا کوردستان و هەرچا هەر شوێنشی کە و ئەتوانن هەندێک کار بکەن کە ڕەنگە تا ئێستا دەرسمان بۆ نەبردبێ بۆ نمونە ئەکرێ هەزاران گەنجی هاوزمانی من و تۆ هەیە لە وڵاتانی ئێرا کەس کێشەی زمانیان نییە کە بارحاڵ جێکەوتون کە خوێنکارن کە ئیشیان هەیە لە شوێنی ئیشەکەی خۆیەوە بتوانێت سەرنجی بیر و ڕایگەشتی ڕاکێشێ بڕوانە نەقابەکەی خۆی بارحا پشگیری بکە بتوانێت ئەو ڕێکخراوی کە لەگەڵ یا هاوکارە و هاودەنگە و تێدا ئەندامە بارحا پشگیریەکانی ئەوان بەدەست بهێنێ لە شوێنی خۆیان ئەتوانێت ئەوەی کە ئەیبینین ئەمە هەتا تەنانەت جیتارێک دیا گۆرانیەک دیا بارحاڵمانە هەمووی کۆمەڵێ ئامرازی پێکەوە گرێدراون کە بە گشتی ئەم بزوتنەوەیە کە وەختێک کاڵێن بزوتنەوەیەکە ئیتر ڕۆژ بە ڕۆژ ئیبداعات و ابتیکاراتی تازە دروستەکە لە ئێرانە ئێمە هەموو ڕۆژێشتی تازە ئەبیسین بەڕاستی من لە ئێرانە ئەتوانم بڵێم ڕۆژ نییە زۆر لە ئەبتیکاری تازە نەبینیم ئەوەی زۆر سادەیە کە ئەوەیە کە دوو کەس لە کۆڵانێکە سەر شەقامێکە دا ئەنیشن و بارحاڵ باوەش بە خەڵکاکەن و کچ و کوڕی شارەکە باوەشیان بۆکرێت و باوەشیان پێەکات ئەمە بە نوع بۆتە کەمپینێکە ئێستا لە شارەکانی ئێرانە فراوان بۆتەوە لە هەر حاڵە تا ئەوەی کە لە قوتابخانەکانە هەتا گەنجان و مناڵان چۆن شعارە دەنووسۆن هاوبەشی و هاودڵی خۆیان لەگەڵ ئەم جوڵە و ئەم وەزیەتە سیاسیاکەن تا ئەوەی کە لە ئەوروپا و لە کوردستانە لە هەر شوێنێکیکە ئێمە بە هەر ئەندازەیە هیچ شتێکمان بەدەست نەبێ وەکوتم ئەم دەستگای سۆسیال میدیای ئەتوان ئەو ئەمڕازە بێ کە بارحا بتوانێت دەنگی ئەم زوتنەوەی گەورەتر کاتەوە سەدان و هەزاران کەس هەیە توانایەکی گەورەیان هەیە لەسەر مەسایلی تەکنۆلۆژی و مەسەلەی سۆسیال میدیا ئەو شتانە ئەتوانن بەم ڕۆژگارە تەرجمەی ئەو مەطالباتانە بکەن لە ئێرانە لە هەر حاڵە سیمای ڕادیکالی ئەو داخوازیانە بەرجەستە بکەن ئاخر زۆر مەسەلێکی گەورەیەکە لە ئێرانە زۆر لە خۆپیشاندانەکان ئەڵێ نەبۆ شا نەبۆ ڕاهبەری نەبۆ مەلا نەبۆ ڕاهبەری لە هەر حاڵە یا ئەڵێ نە بۆ سەرپۆش نەبۆ لێدان و سەرکوت بەڵێ بۆ ئازادی و بەرابەری ئەمانە ئەگەر لە تێکستەکانیشی ئەو ئینسانانە بچن تەرجمەیکەنەوە بەهەرحاڵ سیمایەکی ڕادیکاڵ و سوسیالیستی کۆمەڵگەی ئێران پیشانەدا کە ئەمڕۆ فراوان بۆتەوە لە ناو هەموو شار و شارەچەکانی کوردستانە بۆیە ئەو کەسەی کە یەک کەسیش بێ لە ماڵی خۆیان ئەگەر بیەوێ ئیشێ بکە ئەگەر بیەوێ دەخالەتێ بکات دەرفەتێکی زۆر گەورە و مێژووی هەیە بۆ ئەوەی کە هەر کەس لە ئێمە هەر هاوڵاتیە هەر ئینسانێکی ئازادی خواست مۆری خۆی لێبدا بەپێی ئەو بی ئەو شوێنەی کە تایە ئەژی بۆیە من لێرەوە بارحاڵ پێم وایە دەست ئاوەڵەیەکی یەکجار گەورە هەیە هیوادارم هەر کەسێک گوێ لە قسەکانی ئێمە ئەبێ
خۆی تواناکانی خۆی بەدەستی کەم نەگرێت و بتوانێت بەرحاڵ بە شێوازێ لە شێوازەکان لە ڕووی هوەریە وایە لە ڕووی هەرچی شتێک ئەم ڕاستەکە بێ بدەستێ بێ کاروگەری خۆی دابنێ. سەر لە ئێرانە ئێمە لە زۆر شوێنە دەبیسین و جۆمان لێو دەبینین کابرا وەرزشکارە، کابراوەکو خوانن پاڵەوانێکی زۆران بازیە، بەڵام جوڵەیەکی گەورەی بەڕێخستووە لە هەر حاڵە. ئەشکرێ ئەو هەزاران گەنجەی کە لەم بوارانە ئیشەکەن لە وڵاتانی ئەوروپا هەوزمانی من و تۆن لە شوێنی کاری ژیانی خۆیانە ئیبتیکاراتی زۆر بە زۆری لەم شێوازە بە خەرز بدەن بۆی ئەم بزوتنەوەی بەهێزتر بکەن. کۆمەڵێک دەستخۆشی و هەڵبەت پرسیاریش هاتبوون کە بەداخۆ بەهۆی کەمی کاتەوە ناتوانم ئاراستەی تۆی بکەم، بەڵام ئەتوان هەندێکی ئاراستەی میوانی ئایندە مستەفای یونسی بکەم. دەرەدا ڕێوەر عارف زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی باشە جانە، هیوادارم بەرحاڵ میوانە خۆشەویستەکانیش و جۆگران و بیسەرانیش لەوان بان بەخشم بەهۆی بەرنامەکەەوە نەتوانین جوابێنەوە. هیوادام هەوڕانی دادواتر جواب دەنەوە. دەستیەوە خۆش و سپاس بۆ ویلایەک. زۆر سپاس. ئازیزان، وچانێکی کورد دەدەین و پاشان لەگەڵ مستەفای یونسی تاوتوێی ئەم دۆخەی ئێران دەکەین و هەروەها ئاراستێم ڕووداوانە بۆ کوێ دەڕوات قسە و باسێکمان دەبێت. وچانێک و دەینەوە لاتان. مەڵێ بینەرانی ئازیز، بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمانەوە بە دیاریکراویش لەسەر ئێران و ئێستاش مستەفای یونسیمان لەگەڵدایە. مستەفای یونسی، ئێوەرە باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. سلااو کاکبنارجان، سلااو لە خۆت و لە هەموو بینەرانی عزیز کە ئەو مساحبەی دەبین و جۆبیسی قسەکانمان دەبن. زۆر سپاس. ماوەی مانگێک زیاترە ئێران خۆشانێکی کەمیۆنەی بەخۆیەوە بینیوە. ئەمێ ئێوە وێنەیەکی گشتی لەسەر ئەم خۆشانە جەماوەریە بدەن. ئایا زیاتر بەلای ڕاستە، بەلای چەپە، یان بەلای چی بزوتنەوەیەکی سیاسیە زیاتر ئەتوانی وێنە بکرێت؟ بەڵێ ئەسخدا ئەوە پرسیارێکی زۆر زۆر گرنگە لەسەر وعزی ئێستا و ئەو هەڵچوونەی لە ئێرانی ڕوویداوە، چونکە لە ئێرانێ زۆر جار بزوتنەوەی ئاواوەڕێ کەوتون، وەلی ئەوە یەکەم جارە کە بەو پتەویە لەسەر تاسەری ئێران لە هەموو گۆشەیەکی ئێران حەقوازی و دەنجی بزوتنەوەیەکی سێکولار و حەقتەڵەب کەوتۆتە مەیدان. بۆیەش هەموو کەسی تێدایە، بۆیەش بە تایبەت ئەوانەی کە زۆرترین ڕەنجیان کێشا لە ئەو حاکمیەت و دەسەڵاتە ئیسلامیەکی لە ئێران هەیە، زۆرترینیان لە مەیدانن، ئەویش گەنجان و ژنانە. چونکە لە تووری 4 ساڵی ڕابردوودا زۆرترین فشار بەداخەوە بەسەر ژناندا تەحمیل کرا کە نیوەی کۆمەڵگان، بەسەر گەنجاندا کە هێزێکن کە حەقی ژیان و لەزەتبردنیان لە ژیان هەیە. بەڵام ئەو ڕژیمە هەر هات و مەحدودیەت و هەر هات و فشاری زۆرتر گرتن و هەموو ئەو کارانەی کرد. یەک شت هەیە لە مۆردی کۆمەلگای ئێران، ئەویژەوەیە کە کۆمەلگای ئێران بەڕاستی کۆمەلگایەکی زۆر سەکیولار و حەقتەڵەبە، ئازادی خوازە، پێی خۆش نییە دەو فشارە و دەو شەرایەتەدا بژی. بۆیەش دوای ساڵەها کە هاتە پێشێ و زۆر هەستانەوە و شۆڕش ویا ئەوانە بەرزبوون و خەڵک هاتنە خیابانێ، مشکلەوە بوو کە زۆریان ئەو بزوتنەوانێک کە پێشتر هەبوون بە نەوعێک هەندێک خۆشباوەریان بە باڵێکی ڕژیم هەبوو مەسەرەن کە بەڵێ ئەوانە چونکە گلەی لە خامنەی دەکەن یا گلەی لە فلانە ڕێی جمهوریە دەکەن، ڕەنگە ئەوانە مەسەن شتێکیان پێ بکرێت یا شتێکی باشتر بن. بۆیەش لە بینی خراپ و خراپتر خراپەکان هەڵدەبژارد، وەلی ئەوەی کە ئێستا دوای 43 ساڵ پێی گەیشتون و ئەوە نیشان دەدا لە قسەکانیان، لە شعارەکانیان، لە ویستەکانیان، لە شەڕی ڕوودەڕوو بە دەستی خاڵی لەگەڵ تانک و تۆپ و کوشتن و بڕین و هەموو جۆرێکە هەموو خۆتان و هەموو بینەرێک دیتوانە لە تەلەڤیزیۆنەکە لە تەلەڤیزیۆنەکان و سۆشیال میدیاکان کە چۆن لەگەڵ خەڵک دەژین و چۆن ڕەفتاریان دەگەڵ دەکەن، بەڵام ئەو خەڵکە سڵ ناکرد، ناترسێت و هەرەوە نیشاندا کە یەکگرتوویەکی زۆر زۆر گەورە لە بیر و بۆچوونی خەڵکیشدا بەوجود هاتووە کە ئەو ڕژیمە دەبی بڕوە.
ئەو دەسەڵاتە تازە بەکاری هیچ نایە ئەو دەسەڵاتە نیشانیدا کە دەسەڵات و حاکمیەتی ئیسلامی و قوانینی ئیسلامی لە ئێرانێ لە ڕۆژی ئەووەڵڕا کە دەگەڵ بەڕاستی ژیانی خەڵک دەگەڵ شێوەی بیرکردنەوەی خەڵک دەگەڵ ئەوەی کە لە نێو خەڵکدا هەبوو بەڕاستی دەگەڵەوەی ناخوێنیتەوە بۆیش جمهوری ئیسلامی توانی بە کوشتن بە ئەعدام بە هەرچی پێیکرا خۆی ڕاگری بەشێکیەوە بوو کە قەولی دەدا کە وا دەکەین و وا دەکەین و ئەوە دەگۆڕدەوەری ئێستا دەورانێکە کە سێ نەسل دوای شۆڕشی ساڵی 1970 گەورە بووە بۆتە هاتو ئێستا ئەوە نسلی سێوم و چوارمە هاتوۆتە سەر شەقامەکە بۆ چونکە لە توولی ئەو چل ساڵەیدا دیتیان کە بەڕاستی بێفایدەیە ئەوانە هیچیان لە دەست نایە کە هیچ بۆ ڕاگررتنی خۆیان حاضر بە هەر کارێکی دژە ئینسانی هەر خودی ئەو کچە گەنجەی 22 ساڵەیە کە بە ئومێد و ئارەزوو وەک هەموو ئینسانێکی گەنجی دیکە هاتە تاران وەرەك بگەڕێ لە شەقام گرتیانی وەکەیان گرت و جەنازەکەیان تەحویلی عیلەکەیان داوە هەرەوە نیشان دەدا کە بەڕاستی بێئەرزشی ئینسان لە کۆمەلگای ئێراندا چەندەیە لەلایەن دەوڵەتەوە و خەڵکیش وەختێکە وازە تەقیەوە نیشانیدا کە خەڵک ئیدی ئەوە تەحمل ناکرد ئەوە قبول ناکەن بۆیش بزوتنەوەیەکی ئێستا لە ئێران وەرەکەوتۆ بە نەزەری من هەر لە ڕۆژەکانی ئەوەڵیشەوە بەو شعارانەی دەیاندا بەو ویستانەی کە دەیان کردووە بەو نەسلەی هاتەخیا سەر شەقامەکان کە بەشی زۆری گەنج و ژن بوون نیشانیدا بە دنیایەکە بزوتنەوەیەکی زۆر سکولارە زۆر زیدی ئیسلامیە بەڕاستی و نیشانیدا کە خەڵک ئەو ژیانیان ناوێت ئەو دەسەڵاتیان ناوێت بۆیش ئەلعانەکانە تەواوی حولی دەوڵەت و دەسەڵاتداران ئەوانە ئەوەیە کە بتوانن خۆیان ڕاگرن وەلی بەداخەوە یا بەخۆشیە وڵم گڵۆڵیان کەوتۆتە لێژی و بۆیش بە ئاشکرا دەبینن نابینن هەر خودی ئەوەی کە ئینعکاسی ئەو وەزیەتە لە دەرەوەی ئێران کە لەسەر تاسەری دنیاە ئێستا کە خەڵکێکی یەکجار زۆر ئیدی بەدەیان هەزار هاتوونەتە سەر شەقامەکان هەموو شەمبەیەک لە هەموو ئەو وڵاتانە تەزاوراتی گەورەیە هەتا دەتولی هەفتەشدا مەسەلەن هەیە نیشان دەدا کە خودی ئەو بزوتنەوەی هیوایەکی و گەورەی لە نێودڵی هەموو ئینسانەکاندا و هەموو ئینسان هەیەکی حەقتەڵەب بەرابەری خواست هەمووی ئازادی خواست لە هەنێو دڵی هەموو کەسێکدا بەوجود تێناوە بۆیش ئومێد بە ئەو شۆڕشە ئومێد بەو بزوتنەوەیە یەکجار زۆرە هەر ئەوڕۆ لە ئاڵمان زیاتر لە 800,000 نەفەر ئێرانی کۆبوونەوە هەر ئێستاش ئیدامەی هەیە کە من تقریباً نیو ساعت پێش تەمەشای هەواڵەکانم دەکرد زیاتر لە 800,000 نەفەر خەڵک چۆکە یەکدەنگ هەمویان دەڵێن ئەو دەوڵەتە دەبی بڕوە ئەو سیستمە دەبی بڕوە هەم ئێوە ئاماژەتان بە کۆمەڵی خاڵ و تایبەتمەندی و لایەنی بەهێزی ئەم خۆشانە جەماوەریە کردووە لە زۆر جێگەی تریشا بیستمان و هەرکەمە پێش ئێستا بۆ نەڕێوەر ئاماژەی بەوەدا کە ژنانی سەر و 80 ساڵ بە فرەدانی سەرپۆشەکانیان پاڵپشتی ئەم بزوتنەوە دەکەن بەڵام خاڵە لاوازەکانی ئەم خۆشانە جەماوەریە لەکوێدایە یان بە شێوەیەکتر بپرسم ئەو شتانە چین کە پێویستە پڕ بکرێنەوە بۆ ئەوەی کە بە ئەنجامی کۆتایی خۆی بگات بەڵێ ئەوە شتێکی زۆر مهمە ڕاست دەکەی بزوتنەوەیە کە وەڕێدەکەوی بەشێکی گەورەی بە خاتری هەنگدانەوەی ڕق و تووڕەیە لە دەسەڵاتێک کە بەسەر خەڵکدا تەحمیل کراوە خب ئەوە خەڵک دێنە سەر شەقام لەگەڵ هێزەکانی دەوڵەت بەشەر دێن دەگیرێن دەکوژێن بریندار دەبن لە هێزەکانی دەوڵەتی دەدەن ئەو شەڕە ئیدامەی هەیە درێژەی هەیە وەلی خەڵک بۆەوەی هەڵناسنەوە فقط ئاعتراض بکەن خەڵک بۆی هەڵدەستنەوە هەم لە کۆڵ ئەوەی بنەوە کە ئێستا بەسەر سەریاندا تەحمیل کراوە زیاتر لەسەر سوالە هەمیشە و کەشتێکی باشتر دانێ ئەوەی کە ئێستا لە ئێرانە دێتە گۆڕێ ئەوەی هاتوتە گۆڕێ بەشێکی ئەوەیە کە زۆر جێی خۆش و دڵخۆشیێکی گەورەیە ئەوەیە کە ئەو دەوڵەتیان ناوێت ئەو سیستمیان ناوێت دەبی بڕوە و دەژڕوە جای زوو درەنجەکەی کەنجە بەستەجی بە زۆر شت هەیە وەلی بیرکردنەوە لەوەی کە چی لە جێدانین ئەوە یەکێک لە گرنگترین شتەکانە کە خەڵکی ئەوڕۆ دەبی زۆر تەشیری لەسەر بکەن کە بڵێن ئەگەر ئێمە دەسەڵاتێکی ئیسلامیمان ناوێت کە ئاوا لە کچان دەکا ئاوا لە گەنجەکان دەکا ئاوا تەنجی بە ژیانی خەڵک هەڵچنیوە ئەی چیمان دەوێت یەکێک لەو شتی مهمەکانی ئەوەیە کە دەسەڵاتی شوڕایی دامەزرێکە لە جیاتی وەی کە وەک لە مێژوودا و لە ساڵی هەتا 1970دا و پێشوەکانی ئێرانێش و هەموو وڵاتانی منتەقە بەشی زۆری وڵاتانی غەربی بەتایبەت بە سەرکردەجی
بە سەرۆکایەتی ئامریکای دەهاتنە مەدان و بلەخەرە معاملەیەکیان دەکرد و حتا لە خودی ئەو وەزعشدا خودی ئەو جمهوری ئیسلامیە بۆ خۆیان هێنایانە سەرکار خۆمینیەکی پیر و پاتاڵیان لە نەجەفێرا هەڵگرتێنایانە فەڕانسەی دایانە و دوای کردیانە سەرۆک خودی ئەوە نیشان دەدا کە ئەو خەڵکە ئێستا لەوەی وە دەرکەوتون بۆیەش دەبی دە فکری ئەوەی دابن ئەوەی کە مهمەوەیە کە خۆیان حاکمی دەسەڵات و چارەنووسی خۆیان بن هیچ ڕێگایەکی دیکە هیچ کەسێکی دیکە هیچ هێزێکی دیکە تازە ئەو شتێککە ئەوان دەدڵیاندایە و ئێستا بۆی هەستاونەتەوە بەو خەڵکەی نادا هێزی ڕزگاریکەری خەڵک دەسەڵاتی خۆیان ئەوەیە کە بۆ خۆیان تەسمیم بگرن دانیشن شورات بەوجود بێنن کۆمیتە بەوجود دێنن هەرچی دەکەن بۆ خۆیان دەبی چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن و یەکێک لەو شتانێکی ئێستا دەبی بەڕاستی لەو بزوتنەوەیدا بیبینن کە هێشتا وەڕێ نەکەوتووە شتە سەرەتایەکانی تازە هاتوون لە زۆرێک لە شارەکان گەنجەکان کۆمیتیان مەسەلەن بەوجود تێنا دروست کردووە ئەو کۆمیتانە کاروباری گەڕەکی خۆیان و سازماندانی ئاعترازات و دوشتانیان بەدەستەوەیە بەڵام ئاعترازات بەشێک لە ژیانە بەشی دیکەشی ئەوەیە کە ژیانی خۆت بەڕێوەبەری یاسایەکان بە خۆت دانین هەر خودی ئێستا لە سەدی بەربڵاودا لە سەدی فەردیدا و نەزەرات و تەسمیماتی خەڵکدا مار حاڵبەسان کچە گەنجەکان بەبێ دەسماڵەخیا لە شەقامەکان دەگەڕێت ئەمە زۆر فیلمە دیت کە لە شاپینگ ماڵەکان لە دوکانەکان لە شەقامەکان کچە گەنجەکان ئەویان بەبێ دەسماڵ و بەبێ حیجاب دەگەڕێت ئەوە تەسمیمێکە کە بڵێ ئێمە تازە ئاوا دەژی وەلی ئەو تەسمیمە بە ئەو جوورەی کە بتهەوێ سەقامگیربی لە کۆمەلگادا ئەوەیە کە خەڵک خۆیان چارەنووس خۆیان بەدەستە بگرن و ئەو یاسایانە بۆ خۆیان داینێن بڵێ ئەوە یاسای ئێمەیە حیجاب تازە تەواو فشار بۆ سەر گەنجان تەواو ئەوانە یعنی مەبەستمەوەی ئەوەی کە ئێستا هێشتا دیار نییە ئەوەیە زۆر زۆر تەئکیدێکی گەورە لەسەرەوەی دەکرێت کە دەوڵەتە دەوی بڕوە دەژڕوە وەلی قسە لەسەرەوەیە کە بەشی زۆری تەبلیغاتی ئێمە قسەی ئێمە فۆکوسی ئێمە حتا لەسەر تەلەڤیزیۆن بی لە دیداری یەک نەفەرە و دوو نەفەرە و ئیسفادە بەتایبەت لە سۆشیال میدیا و هەرچی بی دەبیەوە بکەمەوە بەجەن ئەوانە دەڕوخێن ئەوانە دەڕۆن نابی وەک ساڵی 1970 دووبارە بەسەرمان بێتەوە ساڵی 1970 ڕژیمی شای ڕۆی بەڵام غەرب تەلاشێکی زۆر زۆر گەورەیان کرد و فەورەن خومینیان هێنا کردیانە سەر حاکمی خەڵکو و ئەوەش دەبینین نەتیجەکەی دوای 44 ساڵە بۆیەش پێم وایە یەکێک لەو شتە مهمانە ئەوەیە کە بیر لەوە بکەینەوە ڕوو بە خەڵک ڕوو بە هەموو ئینسانێک بڵین ئەوانە دەبی بڕۆن وەلی وەرن دەبی وە دەبی دەفکری ئەوەی دابین کە چێوە چی لە جێدا دەنین کە بە نەزەری من تەنها ڕێگای نەجات دەسەڵاتی خودی خەڵکە بە وەسیلەی شوراکان کە خۆیان تەسمیم بگرن چۆن بژین چۆن لە ژیانیان لەزەت بەرن چی بکەن چی نەکەن دەسەڵات نازانم خاوێنکردنەوەی گەڕەکە یا تەحسیلاتە خوێندنە هەرچی هەیە لە کۆمەلگادا خۆیان دەبی تەسمیمی لەسەر بگرن و ئەوەش تەنها ڕێگایە دەنا دروستە زۆر جار لە زۆر شوێن شۆڕش کراوە وەلی بەمانایەوە نیە کە حتمەن دوایەکەی زۆر باش بووە تەزمینەکەی ئەوەیە بەڵێ ئەمە بپرسم کە یەکێکتر لەو مەترسیانەی لە ئاکامی نەمانی دەسەڵاتێکدا بە تایبەتی کە ئێران وڵاتێکی سەقامگیرە ئەگەر بەراوردی بکەین بە هەندێک وڵاتی ناوچەکەی وەکو عێراق و ئەفغانستانەوە لە عێراقدا کە حکوومەتی بەعەز نەما دوای ئەوە بووە جەنگی نێوان هێزە قەومیەکان و تایفیەکان و مەسهەبیەکان و هەتاوەکو دوایی چی بکرێت بۆ ئەوەی کە لە ئێرانە ڕوبەڕووی هەمان سیناریو عێراق نەبێتەوە بەڵێ ئەوەش شتێکی مهمە کە پێم وایە دەبی فکری دەبکەینەوە ئەویش ئەوەیە کە ئیجازە یەک ئیجازە نەدەین ئەو هاودەنجی و هاوبیریە کە ئێستا لەسەر شەقامەکان و لە نێو دڵی خەڵک لەسەر تاسەری ئێرانی وجودی هەیە بە نێوی ئەوەی کە سبەینێ ئەوانە سنین یا ئەوانە شیعان بە نێوێکەوانە عەرەبن یا کوردن یا تورکن یا فارسن ئەو درشتانە تێک بشتێت دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئەس قەزا بە ئەو نەوعە تەبلیغاتە خۆی هێنا سەرکار دەوڵەتی ئامریکای لە عێراق فەرزکە ئەوەی کە توانی تا ئێستا خۆی ڕابگری سیاسەتی خۆی بەریتە پێشێ بە وجودهێنانی ئەو نەوعە ئیختلافاتانە بوو لە نێو خەڵکدا ئەو نەوعە تەقسیمکردنی خەڵک بوو بەربراوکردنی خەڵک بوو بۆیەش یەکەمین هەنگاو ئەوەیە کە ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئێمە هەمومان یەک دەردمان هەیە یەک دژمنمان هەیە
ئەویش جمهوری ئیسلامیە یەک کە دەبی بڕوا وەلی بەشی دومیەوەیە کە من و تۆ و جیرانم و دراوسێ و هاوشاری و هەموو کەسەکە ئەوەیە کە قازانجی ئێمە وە شەرتی ئەوەی کە سبەینی ئێرانیش وەک سووریە و عێراقی فەرزکردێنەیە ئەوەیە کە بە هیچ جوورێک ئیجازە نەدەین هێزە قەومیەکان هێزە مەزهەبیەکان ئەنوای ئەو جوورە هێزانە کە سەر هەڵدەدەن و زۆریشن و ئەمریکاش زۆر خەریکیانە دروستیشی کردن و هەشن و ئامادەشن ئیجازەیان پێ بدەین کە سبەینێ کۆمەلگا بەرەو ئەو ڕێگایە بەرن کە دووبارە ئێمە دەگەڵ ئێرانێک تەڕەبینەوە کە وەک عێراقی بەسەر هاتووە بەداخەوە بۆیش دیفاع لە ئەو حەق و حقوقانە ئەوانەیە کە مشتەرەکن ئەوانەیە کە هاوبەشن دەردی هەمومانە بەڵێ دیفاع لەوانە بەردەستەکردنەوەی ئەوانە هێنانە سەرکاری دەسەڵاتی شوورایی کە باسی دەکەم ئەوەیە کە پێش بە ئەو نوع تەقسیمکردنی خەڵک بگری کە نێڵی ئیجازە نەدا سبەینێ فەرزکە لە ئێرانش ببیتە 4 پارچە یا 10 پارچە هەر کەسە و بە قولی کوردی دەڵێن دەهۆڵ زۆرنای خۆی لێدا وەلی بەدبەختیەکەی داخلیدا بێتەوە بەسەرشانی خەڵکدا خەڵک دەبی بیر لەوە بکەنەوە و یەکشتیش خۆشە ڕاستەکرد دەوێت ئەویژەوەی کە لە ئێرانێ ئەو دەورەیەکی ئێستا دەستی پێکردو تا هەر ئێستا مەدانی بەوانە نەداوە مەدانی بە ئەو جوورشتانە نەداوە خۆشبەختانە هەتا ئێستا امیدوارم کە هەموو ئینسانهایەکی سیاسی و بەرپرس دڵسۆز بۆ کۆمەلگا بۆ چارەنووسی کۆمەلگا بۆ نەجاتی کۆمەلگا بیر لەوە بکەنەوە کە هەموو بتوانین دەستمان دەنەوە دەستیەکنین کە دەسەڵاتێک دامەزرێنین کە ئینسانی ئەوڕۆ ئەو ئینسانانێک کە 40 ساڵە 40 چەند ساڵە لە ژێر دەسەڵاتی ئیسلامی دەوڵەتی ئێرانێدا بەڕاستی لە جەهەنەمدا دەژین چی دیکە ئەوەیان بەسەرنێتەوە ئەوە تەزمینەکەی فقط ئەوەیە من پرسیاری کۆتای خۆم ناکەم بەڵکو پرسیاری بینەرێک دەهێنمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەی دەکەم کە ئەویش دەڵێت ڕوخانی جمهوری ئیسلامی ئێران چی ئاڵوگۆڕێک لە ناوچەکەدا دەبێتە مایی چی ئاڵوگۆڕێک لە ناوچەکەدا ئەوە شەر پرسیارەی زۆر بە نرخە بەڕاستی دەزانین چۆنە ڕژیمی جمهوری ئیسلامی سرفەن دەوڵەتێک نەبوو هاتە سەرکار ڕژیمی جمهوری ئیسلامی لە ئاڵوگۆڕێکی شۆڕژێرانەی ساڵی 79 لە ئێران هاتە سەرکار بە پشتیوانی و دەخالەتی ڕاستەخۆی ئەمریکا و وڵاتە غەربیەکان بۆیش لە ئیسلام لە نێوی ئیسلام و لە ئۆتۆریتەی ئیسلام لە خاوەرمیانە ئیستفادەیان کرد بۆەوەی کە بتوانن جمهوری ئیسلامی دامەزرێن وەلی خودی جمهوری ئیسلامی بوو بە فەورەن و هەر لە ڕێوە لە جیاتیەوە کە مەداندا کە خەڵک بە حەقی خۆیان بگەن چی کرد بوو بە بنیاتنەر و کۆڵەکەی هەموو هێزە دواکەوت و زدی ئازادیەکان زدی ژنەکان لە تەواوی ناوچە لە عێراقێ لە سووریەی لە حتا عەرەبستان لە نازانم یەمەن لە لوبنان لە هەموو ئەفغانستان لە هەمووی ئەو وڵاتانەدا بەڕاستی حەولێکی گەورەیدا کە هێزی وا بەوجود بێنی کە دیفاع لەو بکەن و بۆی کە بتوانی خۆی ڕاگری دەرنەتیجە ئەوە معلومەیدی بۆ خۆی کە ئاوا دەوڵەتێکی زدی ئازادی و زدی بەشەری بوو معلومە هێزی وە خۆی بەوجود دێنی کە بەوجودیشی هێنا بۆیش ڕوخانی جمهوری ئیسلامی ڕوخانی قەڵای دواکەوتویە لە شەرق ئەوسەط ڕوخانی ئەو هێزەیە ڕوخانی ئەو دەوڵەتەیە کە بە تەواوی وجودی خۆی ئەوەی کە لە دەستی هاتووە تا ئێستاش کردوویەتی ئەوە بووە کە حمایە لەو هێزە دواکەوتوانە و زیدی بەشەریانە بکە بەڕاستی بۆیش ڕوخانی ڕژیمی جمهوری ئیسلامی سرفەن وەلاچوونی دەوڵەتێک نییە بەڵکو ڕوخانی قەڵایەکە کە بۆتە مایەی هیوا هومێر بۆ هەموو هێزەکی دواکەوتو لە منتەقە بەڕاستی داعش نازانم تالبان نازانم حەشتی شعبی هەمووی ئەو هێزانە کە بۆ وجوداتن وەختێک توانیان خۆیان بگرن وەختێک توانیان ئومێد پەیدا بکەن و لەباری ماڵیشەوە زۆر زۆر عجایب یارمەتی دران ئەوە بوو کە جمهوری ئیسلامی خۆی گرت بۆیە ڕوخانی جمهوری ئیسلامی ڕوخانی ئەو بزوتنەوەی لە کولی خاوەنمیانەدا کە بۆتە بەڵای جانی خەڵک بە نێوی ئیسلام و دەوە خۆشیان مسلمانن ئەوەی بەس ئەوەی توانیویانە تا ئێستا بەسەر ژنانیان هێناوە بەسەر خەڵکیان هێناوە بەسەر گەنجانیان هێناوە و حتا ئەگەر پێشیان بکرێت خراپتریش دەکەن خودی ئەوەی کە لە ئەفغانستان هاتە گۆڕێ مەسەلە چ بزانن لە ژن دەکەن فقط بە جوری ئەگەر واتگرم لێرە یەک پرسیاری تریش کە هاتوو ئەمێ ئومیدوارم بڕۆکێکە هەموو هێزانە ئەو پشتیوانە لە دەست بن بەڵێ یەک پرسیارتر هاتوو ئەمانەکەم بە دوای پرسیار هەر چەنەوتم پرسیاری پێش دووە پرسیارە دەڵێت ئەگەر دروست لە پرسیارەکە تێبگەمەڵێ
کۆمونیزمی کرێکاری چەندێک دەتوانێت پێشڕەوایەتی ئەم بزوتنەوە ناڕەزایەتیە بکات زۆر بە کورتی سپاس دەکەم. بەڵێ ئەوە بەستەجی بۆیە کە ئێمە هەمومان وەک کۆمونیست وە کۆمونیستی کرێکاری چەندە تەلاش بکەین چەندە حەول بدەین ڕێگایەکی دڵسۆزانە جوابی دڵسۆزانە و ڕەوشەن لەبەر پێی کۆمەلگای ئەوڕۆدا بنین تەواوی حەولی ئێمە ئەوڕۆ دەبی لەسەرەوەی بکە هان بدەین خەڵک کە شتێکی باشتر ئەوەی کە لایەقیانە بۆ خۆیان لە ئێرانە دامەزرێنن ئەوەش دەسەڵاتی شوڕاییە وەلی وەختێکەوە وەدی دێت کە دانەدانەمان هەموو بە حیزبەکان بە گروهەکان و حتا ئەفرادی فەردیش لە شێوەی فەردی لە هەموو ئیمکاناتێک استفادە بکەین ئەوە بەگوێی خەڵک بگەێنین کە بابەجێن ئاگاتان لە خۆتان بی ئەگەر دەتانەوێت دووبارە جمهوریەکی دیکەی وەک ئەومان بەسەر نێتەوە بەسەر ئێمەیدا زاڵ مەکەن ئەوە ڕێگایەکێتی کە خۆتان دەسەڵاتی خۆتان دامەزێنن خودی هەرەوەندش کە ئاداخردا بڵێم هەرەوەندێک کە لە ئێرانی نیشانی داوە هێزێکی زۆر زۆر سکولار و چەپە ئەوە هێزی ئێمەیە ئەوە هێزی ئێمێ بڕبڕێ ئەوە کۆڵەکەیە بۆ ئێمە بۆیە ژێمە دەبی بەهێستری کەین و هەرچی هەمانە پێکەوە دەستمان لەنەوەستێکنین بۆی کە تەزمینی بکەین کە بەسەرکەوتن بگە. مستەفا یونسی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشن تیڤیدا ئامادە بوون. باز بۆ ئێوە و دوایە هەر هەتا ئەوەندەی کە ئێستاش جمهوری ئیسلامی زۆر شەقولەق بووە پیرۆزبایی بە تایبەت لە ژنان لە هەموو شەرقل ئەوسەد دەکەن کە هیوای پێداون پێی نیشانداون کە ژنیش ئینسانە و حەقی هەیە ئەو جورەی پێی خۆشە بژی وەچیدی کە ئێمە ئەو دەسەڵاتە ڕەشانە قبول ناکەین و سەرشینی خۆمان کاتێکی باش بۆ خۆت و بە هەموو بینەرانن. زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بینەرانی ئازیز بۆ بەشداری چالاکانی ئێوەش بە کۆمنتەکانتان بەداخۆتوانیمان هەرتەنها دوو پرسیار لەوانەی ئێوە ئاڕاستەی میوانەکان بکەین بەڵام بەرنامەکانمان سەبارەت بە قەیرانی بەریتانیا و گۆڕینی سەرۆک وەزیران لەوێ تەوەری داهاتومان دەبێت وچانێک و دەینە وڵات. بەرداوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز و پاش ئێران دەچینە تاوتوێکردنی بابەتی بەریتانیا ئەویش ئەوەیە کە دەبیستین ماوە سەرۆک وەزیران لەوێ دەگۆڕێت و نیشانی ئەوەیە کە قەیرانێکی فراوان ڕووی سیاستی وڵاتی گرتووە. سەرۆک وەزیرانی نوێ 40 ڕۆژ تەنها لەسەر پیشەکەی بوو هەتاوەکو ئەویش نامەی دەست لە کارکێشانەوەی ئاراستە کرد. بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە نووری بەشیر لە بەریتانیاوە لەگەڵماندایە. نووری بەشیر ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بۆ سڵاو بە بینەران و بیسەرانی دەشن تیڤی. بەڵێ ئەگەر بە کورتی لە ئێوە بپرسین کە ئەم قەیرانە چییە یەخەی بەریتانیای گرتووە هێندە ماوە سەرۆک وەزیران دەگۆڕێت؟ ڕاستەکەی ئەمە سەرەتاوە بڵێم کە مەسلەی قەیرانی بریتانیا ئێستا یەکێک لە باسەهای گەورە و گرنگەکان چ لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی بەریتانیا. بەڕاستی بە جۆرێکە ئێستا لە میدیاکان خۆشیانەوە خودی دەسەڵاتیشەوە باسی دارمانی ئابووری ئەم وڵاتە ئاکەن حتا باسی هەڵوەشانەوە لە ناوچوونی حیزبی کۆنسەرڤەتیڤ کە گەورەترین حیزبی باڵی ڕاستی بۆرژوازی لەم وڵاتەوە دەسەڵاتی بەدەستەوەیە ئەکرێن. ئەو قەیرانی کە لە بەریتانیا هەیە تەنیا قەیرانێکی ئابووری نییە کە ئێمە سەری وەکو قەیرانێکی سیاسی و حکومەتی و هەروەها قەیرانێکی ئەحزابەکانە کە لە دەسەڵاتان. قەیرانێکی ئابووری کە یەکەی بە بەریتانیا گرتووە قەیرانێکی جیهانیە ڕاستەکەی لەسەر ئاستی دنیا کە لە 2008 دەستی پێکردووە تا ئێستا بەردەوامی هەیە و بە هەر شێوەیەک یەخەی وڵاتانی دنیا ئاگریا بینین هەر ڕۆژە قەیرانەکە لە وڵاتێکە بە جۆرە ڕوویە و دەسەڵاتی ئەو وڵاتانەیانێ بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش و کەم دەرامەتی کۆمەلگای پشتێنەوە و
ئەوانی ناڕزایەتی شێوەی زۆران زۆر بەرەبرن تا ئەگاتەوەی کە حکوومەتەکان ئاڵگۆڕی بەسەرایان ریفۆرمێکەکەن یان سەرۆکوەزیرانەکانی لەسەر بەنگەکە باش بە کێشەی تەکنیکیمان هەیە زۆر کەس ئاگادارمان دەکەنەوە کە دەنگەکە باش نییە خراپە پێم وابێت نازان کێشەکە لێرەوەیان لەوێیان لە کوێوەیە پێتان وایە هیچ ڕێگەیەک لە بەردەستا بێ بتوانین هەوڵێکی تر بدەینەوە بەڕاستی گۆڕی شەمینەکە لە مۆبایلەکەەوە گۆڕین بایپاتێکی بچووکی شەرعی نەشتە دیارە مشکلەکە خەلەلێک هەیە بینی ئەتەرنێتێکە بێکە ئێستا باشکردنی لە دەستی ئێمەدا نەبێت بەڵام بەڵێن بە بینەران دەدەین هەوڵ دەدەین لە ماوەی ئەم هەفتەیەدا ناڕاستە و خۆش بێت ئەم چاپێکەوتنە لەگەڵ نووری بەشیر ئەنجام بدەین و ئەم بابەتە تاوتێ بکەین و لە سۆسیال میدیای پێشنگ تیڤیەوە بڵاوی بکەینەوە بە داوای لێبوردنەوە کە نەمانتوانی زاڵبووین بەسەر ئەم کێشەیەدا و دەنگەکەمان باش بێت زۆر بەدا نووری بەشیر زۆر سوپاس کە ئەم کاتتان کرد و وێڕایەوە کە سەرکەوتوو نەبووین لە ئەنجامدانی چاپێکوتنەکەمان بتوان بکەین زۆر سوپاس بینەرانی ئازیز بە داخەوە کە ئەم گرفتە لێرەدا ڕوویدا و ئەم کێشەیە نەمانتوانی سەرکەوتوو بین بەسەریدا بەڵام ئەوەکو بەڵێنماندا لە ماوەی ئەم هەفتەیە پێش ئەوەی کە بگەینە شەمەی ئایندە و بەرنامەی هەفتەی ئایندەی پێشەنگ تیڤی 29 ئۆکتۆبەر پێشکەش بکەین ناڕاستە و خۆبێ یان ڕاستە و خۆبێت ئەم چاپێکەوتنە لەگەڵ نووری بەشیر ئەنجام دەدەین و ئەم بابەتە شتا و توێ دەکەین بەڵام لێرەدا پێشەنگ دۆک بابەتێکی سەبارەت بە ئیسلامی سیاسی بۆ ئامادە کردوون هەڵبەت پێشتریش ڕەنگە مینی بێتتان کە تێیدا سەردار عەبدوڵڵا حەمە سەبارەت بە ئیسلامی سیاسی دەبێت فەرموون بینەری ئەم دۆکمنتە بن ئیسلامی سیاسی دەتوانێت هێزی ناڕزایەتی خەڵک پەرت و بڵاو کات یەکگرتو نەبێت دەسەڵاتی کوردایەتی لەگەڵ ئیسلامی سیاسیە تاوکەری یەک دین لە دەوڵەت جیا بێتەوە پێشەنگ دۆک کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی مۆدێرنە ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینین ڕێک پێچەوانەی ئەسڵی کۆمەلگای کوردی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بە ساڵەکانی هەفتاکان هەشتاکان ئەبینین مەسەرەن لەو سەردەما ژنان لە چه ئاستێکا بوون و کۆمەلگا مەسەرەن لە چه ئاستێکا بوو کۆمەلگا لە ئاستێکا بوو کە مەسەرەن دین وەکو ئەمرێکی تایبەتی بوو بۆ خەڵک خۆی پیادەیە کرد ینی ئەوە نەبوو کە دەستێوەدانێکی سیاسی تیا بکرێت و کۆمەلگا ڕاپێچ بکرێت بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئەیبین وەکو ئەمڕۆکە ئیسلامی سیاسی دەور و نەقشی تیا تەماشا بکەین مەسەڵەن دۆکومنتەکان وێنەکان هەموو ئەوان پێ دەڵێن کە لە ساڵەکانی هەفتاکان و هەشتاکانە کوردستان کۆمەلگایەکی مۆدێرن بۆ کۆمەلگایەکی دەنی بووە ژن کوشتن نەبوو لەو کاتانە شتێک کە ئەمڕۆ ئەیبینین ئیسلامی سیاسی باندوتی بەسەر کۆمەلگا ئەو کاتە ئەوانەمان نەئەبینی ئەو دەورەی کە ئیسلامی سیاسی ئێستا ئەیبینێت لە کوردستاندا بن پێم وایە هەمان ئەو دەورەیە کە کلێسا دەیبینی لە سەدەکانی ناوەڕاستدا کە لە ئەوروپا چ نەهامەتیەکی بۆ کۆمەلگای ئەوروپی دروست کرد بوو وەکو لە مێژووە دیار چ ڕۆژانێکی ڕەشی بۆ ئەو کاتانە دروست کرد بۆیە هەمان دەورێک کە ئیسلامی سیاسی ئێستا ئەیبینێت ئەوەیە کە کۆمەلگای کوردستان لە کۆمەلگایەکی مەدەنی و بگۆڕێ بۆ کۆمەلگایەکی نامەدەنی دواکەوتوو زاڵبکردنی جەهالەت و نەزانی استیراد کراوە بەرژەوەندیەکی تەبەقاتی تیا هەیە ئەمڕۆ کە ئیسلامی سیاسی دەوێت بەم کارانەی بەر بە بزوتنەوەیەکی ناڕزایەتی چینەکانی خوارەوە بگرێت تاوەکو لەم ڕێگایەوە بتوانێت کە هەم دەسەڵات بپارێزێت هەم ئەو فەرهەنگەی کە کۆنەپەرستانەیە زاڵی کا بەسەر کۆمەلگا ئیسلامی سیاسی مێژوەکەی گەڕێتەوە بۆ ئیخوان موسلیمین کە لە مسر حەسەن بەناوانە پیادەیانە کرد لەو کاتەوە تر ئیسلامی سیاسی بە جیهاندا بڵاو بوو ئەو سەردەمە کە شەڕی سارد هەبوو لەبێ قوتبی غەربی و قوتبی شەرقی بڵێن اتحادی سۆڤیەتی و ئەمریکا پێویستی بەوە هەبوو کە لەو ناوچانەی کە نفوسی اتحاد سۆڤیەتی تیا هەیە ئەم بزوتنەوەی پەرە پێ بدات بزوتنەوەی ئیخوان موسلیمین و بزوتنەوەی ئیسلامی سیاسی بەگشتی پەرە پێ بدات و پشتگیری بکات تەنانەت مەسەڵەن هەوڵیدا لە دروستکردنی هێزی سیاسی توندڕەوی وەکو قاعیدە و داعش و ئەمانە هەر بۆ ئەوەی کە بتوانێت دوو هەدەفی هەبووە غەرب لەم وەستانەوە لە بەرامبەر قوتبی سۆڤیەتیا و هەروەها پاراستنی بەرژەوەندەکانی خۆی و
هەژمونی خۆی بەسەر کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەم ڕێگای ئەتوانێت ینی مسەوگەری بکات وە کردوشێتی و تا حدێک لە کوردستانیش بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو مێژووە کە مەڵەن ئەخوان موسلیمینی لێ دروست بوو لەو کاتانەوە کە تا ئێستا ئەنجا بە دوای هاتنی ئەوە جمهوری ئیسلامی ئێران دۆر و نەخشێکی زۆری هەبووە لە سەرهەڵدانی ئیسلامی سیاسی لە کوردستان و لە هەموو ناوچەکەدا یعنی ئیسلامی سیاسی هەم لە ڕێگای جمهوری ئیسلامی ئێرانەوە هەم لە ڕێگای وڵاتانی وەکو سعودیە و قەتەر و ئەوانەوە توانیانە نفوسکەنە ناوێر و هەم لە ڕێگای تورکیاوە لەیم لە ڕێگای ئۆردۆغان و دەسەڵاتە ئیسلامیەکەی کە ئەوانە هەموو توانیانە مەسەرەن کاریگەری بکەنە سەر دروستبوونی هێزی ئیخوان موسلیمین یاخود ئیسلامی سیاسی لە کوردستان بۆ ئەمە پارەیەکی زۆریان بۆ هەڵەڕێژن بۆ ئەوەی کە ئەم کار بکەن یعنی ئەمە بەرژەوەندێکی گەورەی وڵاتانی دەوروپشتی ناوچەکەی تێدایە بە ئێران و قەتەر و سعودیە و کوێ و تورکیا و ئەمانە هەمووی و هەروەها لە بەرژەوەندی ئەمریکا و سیستمی سەرمایه‌داری جیهانیدایە چونکە بۆ ئیسلامی سیاسی دەتوانێت هێزی ناڕزایەتی خەڵک پەرت و بڵاو کات یەکگرتوو نەبێت ئەم هێزەی کە مەسەرەن خەتەری ئەوە کەم دەکاتەوە کە شۆشێکی بڵێن ئیشتراکی سوسیالیستی لە منتیقەکە سەر هەڵبات و هەژمونی ئەمریکا و سەرمایه‌داری لە ناوچەکانە یاڵێت هەژمونی ئەو وڵات کۆنەپەرستانەیە لە ناوچەکانە یاڵێت بۆیە مەسەرەن بە هەموو توانایان بە ملیارەها دۆلار لە هەموو ڕێگایەوە ئیمکانیات سەرف بکەن بۆەوەی ئیسلامی سیاسی لە کوردستاندا کاریگەری خۆی دابرێت و وە کۆمەلگا ڕاکێشێت تاوەکو بەر بە بزوتنەوەیەکی شۆڕژگێڕانە ببێت کە ڕوونەدا لە ناوچەکەدا دەسەڵاتی ناسیۆنالیزم دەسەڵاتی کوردایەتی لەگەڵ ئیسلامی سیاسیە تاوکەری یەکتر بەبێ یەکتر نانکرێت و هەردووکیان لە بەرژەوەندی یەکتردان من پێم وایە کە ئیسلامی سیاسی کارێکی زۆر باش بۆ دەسەڵات دەکات و دەسەڵاتیش کارێکی باش بۆ ئیسلامی سیاسی دەکات و لە بەرامبەریان مەسەرەن مزگەوتێکی زۆر دەکاتەوە و میدیایەکی زۆر کەناڵە تەلەڤیزیۆنی زۆر هەموو خاتە بەردەستیان بۆ ئەوەی ڕۆژانە مەسەرەن ئەو تەبلیغاتە بکەن کە ئەم وەزع قابلی ئەوەیە کە قبول بکرێت کە خوا رازی لەسەرە و خوا ڕزقی خەڵکەیە و نازان بەم جۆرە هینان هێرشێکی زۆر بکەنە سەر ژنان چونکە ژنان ئەگەر بێنە پێشەوە لە کۆمەلگا دیارە کۆمەلگا ئاڵگۆڕی شۆڕگەڕانە ڕوئات اینجا ئەیانەوێت بە هەموو شێوێک بتوان ئیهانە و سوکایەتی بە ژنان ڕابگەن و لە مینبەرەکان ڕۆژانە وەکو ژەهرێک بدەنە کۆمەلگا و کۆمەلگا ڕازیکەن بەو دەسەڵاتی کە ئێستا موجودە ئەگەر بۆڵێکی ژەکەن ئەگەر جاروبار باسی گەندەڵیەکی ژەکەن دانێ سواری ئەو شەپۆلی ناڕزایەتیە بن کە خەڵک هەیەی بۆ لە پێناو پایەگا و دەرینێکی دەسەڵاتی خۆیان ئەگەر بێت و مەسەر خۆیان دەسەڵات بەدەستەوە بگرن ناتوانن عەدالەت و یەکسانی خوازی بڵێن زاڵکەن بەسەر کۆمەلگا ناتوان عەدالەت بێنن بۆ کۆمەلگا ناتوان یەکسانی بۆ چونکە باوەڕیان بەبوونی سیستمی سەرمایه‌داری هەیە ئەنی سیستمێکی ئابووری ژێرخانێکی ئابووری تر نییە کە ئەوان کاری لەسەر کنجکە لە ژێرخانی ئابووری کۆمەلگای سەرمایه‌داری کە پشتبەستووە بە کاری کرێگرتە و خاوەندایەتی تایبەتی بۆیە عەدالەت و یەکسانی لە ڕێگەی دەسەڵاتی ئیسلامی سیاسیەوە بەدی نایەت ئەمە تەوەهومێکە کە ئیسلامی سیاسی بە کۆمەلگای کوردستانی ڕاگەند و دەسەڵاتیش لە بەرامبەر ئەمە هیچ عینێک پیشان نایەن نەک ئەوەی کە مەسەڵ تند بێ لە بەرامبەر ئەم تەبلیغاتانی کە ئیسلامی سیاسی ئەیکات بەڵکو پشتیوانیشی ئەکات بە مادی بە معنەوی و دەیەوێت کە ئەوان بوونیان هەبێت بوونی ئەوان باشترە لە هێزێکی شۆڕژگێڕ و ڕادیکاڵ بۆیە بە هەموو شێوەیەک ئەو دوو هێزە ئیسلامی سیاسی و هێزەکانی کوردایەتی دەسەڵاتی ئێستای هەرێم تەواوکەر یەکن و پشتیوانی یەکتر دەکەن خەڵکی کوردستان دەزانێت کە ئیتر لە سایه ئیسلامی سیاسی ناتوانێت عەدالەت و یەکسانی خوازی بەدی بێنێت بۆ لەبەرەوەی هێشتا ئەو باوەڕی بەوە هەیە کە سیستمی دەوڵەمەند و فەقیر هەبێت یان ژێرخانە ئابوووریەکەی کە ئەو باوەڕی پێیەتی هەر سیستمی سەرمایه‌داریە بۆ نمونە مەسەڵەن ئێستا ئەوان کاتێک کە باز لەوەکە کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی ئیسلامیە بەڵام وا تەماشا بکەین مەسەڵەن بگەڕێنەوە بۆ ساڵەکانی حەفتەکان و هەشتەکان ئایا مەسەڵەن مەسەلەی حیجاب بە نمونە بگرێت حیجابی ژنان ئایا کۆمەلگای کوردستان لەو سەردەمانەدا ئەوەندەی ئێستا حیجابیە کرد نەیەکرد بۆیە کۆمەلگای کوردستان پێم وانییە ئیسلامی سیاسی پێ قبول بێت و ئیسلامی سیاسی بتوانێت کە کۆمەلگای کوردستان ڕزگار بکات لە نەهامەتیەکانی لە کوێرەوەریەکانی لە هەژاری لە برسێتی لە نەداری تا کاتێک ئەمان دەتوانن هەژمونی خۆیان هەیە بەسەر کۆمەلگای کوردستانە کە هێزە شۆڕژگێڕ و ڕادیکاڵ و سوسیالیست و کۆمونیستەکان بێهێز بن کە هێزێکیان بەبەراهاتەوە وەتوانیان کە کۆمەلگای کوردستان بخەنە ژێر هەژمونی ئەوەی کە ئیتر شۆڕژگەڕانەوە و خەڵکی کوردستان بێتە مەیدانەوە بۆ داسەپاندنی بڵێن دنیایەکی باشتر و سیستمێکی باشتر ژیانێکی باشتر کۆمەلگای کوردستان ناتوانێت قبولی
ئەو یاسا و ڕێسانی ئیسلامی سیاسی بکات بەسەر یازاڵ بێت کە هەمووی پڕە لە نائەدالەتی پڕە لە نایەکسانی تەجروبەیە کە لە بەردەست خەڵکی کوردستانە بۆ ئەفغانستان و بۆ ئێران یعنی تەجروبەیەکی ڕۆشنە پێم وانیە کە کۆمەلگای کوردستان تەقبولی ئەوە بکات کە هێزگەلێکی وەکو تاالبان یاخود جمهوری ئیسلامی ئێران حکمی بکات یان دەسەڵات بەدەستەوە بگرێت. ئێستا ئیسلامی سیاسی وها ناسراوە کە ئەو هێزان کە بڵێن لە پەرلەمان و لە دەسەڵاتن نەخێر ئیسلامی سیاسی ئێرەوە نییە. ئیسلامی سیاسی ئەوانەش دەگرێتەوە کە کەسانی وەکو شێخ نەهرۆ کەدانی وەکو بڵێن عەبدولەتیف سەلەفی ئەمانە کە مەسەلەن بە خۆیان دەڵێن کە مەسەلەن کار لە سیاسەتە ناکەن بەڵام کارەکانیان هەمووی سیاسیە لە بەرژەوەندی دەسەڵاتە کار دەکەن. ئێمە دەبێت ئیسلامی سیاسی تەنها بە یەکگرتو و کۆمەڵ و بستنەوەی ئیسلامی نەناسینەوە بێ ئەوانش لە بەرچاوین ئەوانش کاری سیاسی دەکەن ڕۆژانە ئەیبینین ئەوانە کە چ بانگێشێکەکەن بۆ دەسەڵات و خەڵک چۆن مەشغوڵەکەن بە کۆمەڵێک مەسائلی تایبەتی بڵێن ژیانی شخصی خۆیانەوە و تەوهین بە ژنانەکەن سوکایەتی بە ژنانەکەن مەلاکانیان هێنە سەر منبەرەکان سوکایەتی بە ژنان و بە کۆمەلگا ئەکەن بە کولی خەباتکردن لە بەرامبەر هەموو ئەمانە کارێکی هەموو ئینسانێکی چەپ و کۆمۆنیست و پێشکەوتن خواز و هەموو هێزی کەسانێکی ئەلمانی و خەباتکردن لە بەرامبەر ئیسلامی سیاسیات دەبێت بەو شێوەیە بێت کە ئێمە مەسەلەن ئەو کارێکە ئیسلامی سیاسی کردوێتی خەڵک بێ هەڵی وەشێنێتەوە چۆن ئیسلامی سیاسی کاری ئەوە دەکات کە هێزی جەماوەر پەرتوو بڵاو بکات. ئێمە ئەبێ هێز شۆڕژگێڕەکان ئەبێ جەماوەر یەکگرتوو بکات. یعنی لە هەوڵی یەکگرتووکردنی جەماوەری ناڕازی جەماوەری خەڵکی برسی و هەژار و کرێکار و زەحمەت کێشدا بێت ئەم هێزە ڕێکخراو یەکگرتوو بکات. ئەوان دەیانەوێت پەرت و بڵاویکەن ئێمە دەبێت یەکگرتووی بکەین. ئەمە یەکێکە لەو خەبات لەسەر بکەین. یەکی تر ئەوەیە کە مەسەلەن دەور و نەقشی ئیسلامی سیاسی ئەبێ ئێمە کەم بکەینەوە مەسەلەن محاولە بکەین کە دین لە دەوڵەت جیا بێتەوە. یەکێک لەو کارانێک کە ئەبێ شۆڕژگێڕەکان ئەمڕۆ لەسەر بکەن ئەوەیە کە دین و دەوڵەت ئەبێ جیاب دین ئەبێ ببێتە ئەمریکی تایبەتی خەڵک وە خەڵک ئیجبار نەکرێت کە مەسەلەن فڵانە دین قبول بکات و فڵانە دین ڕەبس بکاتەوە و یان چی یعنی ئازادیەک بۆ ئینسانەکان بەرقرار بکرێت. یعنی یەکێک لە خاڵە سەرەکیەکان ئەوەیە کە بۆ ئازادی دەربڕینی بیرروڕا عەقیدە و بەیان مەسەلەن خەبات بکرێت بۆ ئەوەی کە ئەمە بسەپێنرێت بەسەر کۆمەڵگا کە ئەمە بسەپێن بەسەر کۆمەڵ لە قازانجی ئیسلامی سیاسی و ئیسلامی سیاسی پاشەکشەی پێکرێت وەکو ئەوەی کە مەسەلەن وەکو دین لە دەوڵەت جیابێت دین لە پەروەردە و خوێندن جیابێت کارێکە ئەمڕۆ شۆڕژگێڕەکان بیکەن لەم سەردەما بۆ لە بەرامبەر ئیسلامی سیاسی لابردنی تەگەرە و کۆسپ لە بەردەم خۆیاندا بۆ بەدێناین دنیاکی باشتر ئەوەیە کە دین لە دەوڵەت جیابێتەوە و دین ببێتە ئەمریکی تایبەتی خەڵک دین لە پەروەردە و خوێندن جیابێتەوە لایەنگری مەسەلەن کۆمەلگایەکی سێکۆلار و عیلمانی بکرێت و کار بۆ ئەو بکرێت کە هەموو کەسێک ئازاد و ئازادی بە قەید و شەرتی بیرروڕا و عەقیدە و بەیان ڕابگەێنرێت و ببێتە یاسا و لەو دەستورە کە حاکمە ئیتر زاڵ بکرێت بەسەر کۆمەلگادا. ئەمە مەسەلێکێکە لە ڕوکنە ئەساسیەکانی خەبات لە دژی ئیسلامی سیاسی. ئێمە مەسەلەن خەبات ناکەین لەبەرەوەی کە دین لە زیهن و بیری خەڵکە بسڕینەوە نە ئێمە ئەبێ خەباتکەین خەڵک ئازاد بێت لە دەربڕینی بیرباوەڕی خۆی هەر دینێکی هەبێ یان نەیبێت یانە ئەمە یەکێکە لەو کارانی کە ئێمە ئەیکەین لە مەسەلەن ئەبێ بیکەین لە بەرامبەر ئیسلامی سیاسی. ئیسلامی سیاسی دەیەوێت دین دەوڵەت جیان نەبێت یاسا و دەستور و شریعەت بزاڵ بێ بەسەر دەوڵەتە کە ئەمە مەسەلەن کشرکردنی مافی ئەوانی ترە کە غێرە دینن یان لە دینێکی ترن تا کۆمەلگا لەم ئاستەنانی لە بەردەما لا نەبرێت لە نەهامەتیەکان لە کوێرەوەریەکانیشی ڕزگاری نابێت و ئیسلامی سیاسی بەم شێوەیە دەتوانێت پاشەکشەی پێ بکرێت. لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان بینەرانیان